سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیۆڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار لە سەقز و سنە کۆبوونەوەی کرێکارانی کامیاران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار ئەمنیەتیکردنی سنە بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کرێکار دەست بە سەرکردنی چوار هاوڵاتی لە شاری شنۆ بانکێشتی چالاکانی سنفی و کرێکاری لە سنە و تاران گیان لە دەستانی دوو هاوڵاتی خەڵکی مەهاباد لە بوردمانی تورکیا و بەڕێوەچوونی ڕێپێوانی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سلێمانی. درێژەی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار لە سەقز و سنە بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 12 گوڵانی 1403 هەتاوی مەراسمی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە دوو ناوچەی جیاوازی سەقز و بەرزاییەکانی کێوی ئاویێری سنە بە بەشداری لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بەڕێوەچوو. بە پێی ڕاپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران ئاڵای سووریان شەکاندووە و تراکتیان بڵاو کردوێتەوە. بەشداربووان مەراسمەکان بە خوێندنی سرودی ئینتەرناسیۆناڵ و ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەست پێ کردووە. بە دوای ئەودا لەسەر مێژووی ڕۆژی جیهانی کرێکار و بارودۆخی کرێکاران لە کوردستان و ئێران قسە و باسییان کردووە و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە. ئامادەبووانی و مەراسمە هەروەها خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و کۆتایی هێنان بە سەرکوتی ژنان. کۆبوونەوەی کرێکارانی کامیاران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 12 گوڵان ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی کرێکارانی ساختمانی کامیاران سەرۆکی ئیدارەی کار و بەڕێوەبەرانی ڕێکخراوە کرێکاریەکانی کامیاران ئاوڕێ لەگەڵ نێونەری فەنی حرفەیی لە چوارڕیانی سەرەکی ئەو شارە کۆبوونەوە و مەراسمێکیان بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوەبرد. بە پێی ڕاپۆرتە دەستەی بەڕێوەبەرەتی ئەنجومەنی سنفی کرێکارانی ساختمان سازی کامیاران و بازڕەسەکانی ئەنجومەن ڕۆژی کرێکاریان لە هەموو کرێکارانی ئێران پیرۆزبایی کردووە و لەگەڵ کرێکارانی بەشدار لەو مەراسمەدا لەسەر کێشەی مەعیشەتی و بیمە قسە و باسییان کردووە. لە ئاخردا لە نێو کرێکاران شیرینی بڵاوکراوەتەوە و مەراسمەکە کۆتایی پێهاتووە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی و کەشوەری لە چەند شار ڕۆژی چوارشەممە 12 گوڵان خانەنشینکراوانی تامینی ئیجتیماعی و کەشوەری لە چەند شاری ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار کۆبوونەوە و بە وتنەوەی دروشت خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوون. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوان لە شارەکانی کرماشان، تاران، ئیسفەهان، عێراق و مەشهەد بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. خانەنشینکراوان دەست بە ڕژیمی سەرکوتگەر دروشمیان بەرز کردەوە و پشتیوانی خۆیان لە توماچ ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی ڕاگەیاند. خانەنشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست، هاوسان سازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ئەمنیەتیکردنی شاری سنە بۆ ڕێگریکردن لە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کرێکار بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 12 گوڵان هاوکات لەگەڵ 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار هێزەکانی حکوومەت بە مەبەستی ڕێگریکردن لە بەڕێوەچوونی مەراسمەکانی تایبەت بەم ڕۆژە کەش و هەوای ئەمنیەتیان بەسەرە و شارەدا زاڵ کرد. بە پێی راپۆرتە لە مەیدانی ئەخباڵ و شەقامی سیروز، شەشی بەهمەن، مەیدانی سنەدژ، کاراموزی فەیزاوە و مەیدانی نەبوات هێزێکی ئەمنیەتی زۆریان بڵاوە پێکردووە و بە سازکردنی فەزای ترس و وەحشەت ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار گرتووە. هەرچەند ڕژیم لە ڕۆژانی ڕابردوودا و پێش 1 مەی بە بانکێشکردنی چالاکانی کرێکاری ئەو شارە هەوڵیدا بوو دەست پێشخرانە بەر بە ئامادەکاریەکانی ئەو ڕۆژە بگرێت، بەڵام چالاکانی کرێکاری سنە لە چەند مەراسمی جۆرا و جۆر ڕێزیان لەو ڕۆژەگرت و بەڵێنیاندا کە تا گەیشتن بە مافەکانیان درێژە بە خەبات و تێکۆشانیان بدەن. دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شاری شنۆ ڕۆژانی سێشەممە و چوارشەممە چوار هاوڵاتی خەڵکی شنۆ بە ناوەکانی هادی لاوە، جەعفەر ڕەسووڵی، محەممەد سوڵتانپور،
خەڵکی دێ شەمس و غەفور شێخ محەممەدی تەمەەن 50 ساڵ و خەڵکی گوندی ئەلیابات لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی هادی لاوەی هونەرمەند، جعفەر ڕەسووڵی، محەممەد سوڵتانپور و غەفور شێخ محەممەدی و هەر چوار کەسەکەیان دەست بەسەر کردووە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەو هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شۆنی ڕاگیرانی ئەو چوار شارۆمەندە لە بەردەستانیە. بانکێشتی چالاکانی سنفی و کرێکاری لە سنە و تاران. ڕۆژی چوارشەممە 12 گوڵان هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار و ڕۆژێک پێش ڕۆژی معلم، 17 چالاکی سنفی فەرەنگیانی کوردستان، 2 چالاکی کرێکاری خەڵکی سنە و چالاکێکی سنفی فەرەنگیانی تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بە پێی راپۆرتەکان مزەفەر ساڵحنیە و ڕامین کەریمی، 2 چالاکی کرێکاری خەڵکی سنە لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت و هەڕەشیان لێکراوە کە نابێت لا مەراسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار بەشداری بکەن. پێشتریش چەند چالاکی کرێکاری دیکە هەر لە شاری سنە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکرابوو. لەلایەکی دیکەوە 17 چالاکی سنفی فەرەنگیانی سنە بەناوەکانی فاتمە زەند کەریمی، عەلی قوڕەیشی، بەهادین مەلەکی، کەماڵ فەکووریان، سەلام شافعی، جەبار پاکزات، مستەفا سەبازان، ساڵح ساڵحنیە، فەرهات مەولایی، ڕەزا شەریفە، پەیمان نەودینان، موختار ئەسەدی، جەماڵ مورادی، ڕەزا ئیلیاسی، تووبا حسەینی، فەرزاد ئەسەدپور و ڕەزا سەلیمی ڕۆژێک پێش ڕۆژی معلم لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکرابوو. هەروەها ئیسماعیل عەبدی چالاکی سنفی فەرەنگیانی تاران کە بە تازەیی لە زیندان ئازاد کراوە، ڕۆژی چوارشەممە لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە بانکێشت کراوە. لە هەواڵێکی دیکەدا چالاکێکی مەدەنی خەڵکی ئیلام بە ناوی جەواد کەرەمی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە هەڕەشەی لێکراوە. گیان لە دەستانی دوو هاوڵاتی خەڵکی مەهاباد لە بوردمانی تورکیا. ڕۆژی یەکشەممە 9 گوڵان فڕۆکەی تورکیا بەرزایەکانی چیای خەنێرە لە ناوچەی سیدەکانی سەر بە هەرێمی کوردستانیان بوردمان کردو. لە ئەنجامی ئەو بوردمانەدا دوو هاوڵاتی خەڵکی مەهاباد بە ناوەکانی ڕەسوڵ یونسی و ئەحمەد حەیدەری گیانیان لەدەستاوە و هاوڵاتێکی دیکەش بێسەر و شوێن بوو. بە پێی زانیاریەکان ئەو سێ هاوڵاتیە بە مەبەستی کۆکردنەوەی گیای خواردەمەنی و دەرمانی بۆ ناوچەی سیدەکانی سەر بە شاری سۆران ڕۆیشتون و تەرمی دوو هاوڵاتی گیانبەخت کردو بۆ ناوەندە دەرمانیەکانی پارێزگای هەولێر گواستراوەتەوە. تا ئێستا سەرچاوەکانی فەرمی و سەربازی تورکیا لە بەرامبەر ئەم هێرشە ئاسمانیە کە بۆتە هۆی گیان لە دەستانی دوو هاوڵاتی مەدەنی هیچ لێدوانێکیان نەداوە. بەڕێوەچوونی ڕێپێوانی ڕۆژی جیهانی کرێکار لە سلێمانی. ڕۆژی چوارشەممە 12 گوڵان مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار لە شاری سلێمانی بە بەشداری بەرینی کرێکاران و ئەندامانی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبی شیوعی هەرمی کوردستان بەڕێوەچوو. بە پێی راپۆرتەکان ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانیش لەو ڕێپێوانەدا بەشداری چالاکانیان کردووە و بە بەرزکردنەوەی ئاڵای سوور، پلاکارد و وتنەوەی دروشمەکانی ژن، ژیان ئازادی، نانکار ئازادی و هیتر دژایەتی خۆیان لەگەڵ سیستمی چەوسێنەری سەرمایەداری نیشانداوە. لەو مەراسمەدا لەسەر بارودۆخی کرێکاران لە جیهان و ناوچەکە و بە تایبەت لە هەرێمی کوردستان و ئاماری ڕووداوەکانی کار قسە و باس کرات. دوجار دوو سرود خوێندرا و مەراسمەکە بە دەربڕینی شایی و خۆشی کۆتایی پێات. مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار لە باکووری کوردستان و تورکیا. ڕۆژی چوارشەممە مەراسمی ڕۆژی ئەوەڵی مەی ڕۆژی جیهانی کرێکار هاوکات لەگەڵ وڵاتانی دیکەی جیهان لە باکووری کوردستان و تورکیا بەڕێوەچوو تند و تیژی لێکەوتەوە. بە پێی راپۆرتەکان کرێکاران و لایەنگرانی حیزب و لایەنە سیاسیەکانی باکووری کوردستان لە شارەکانی وان، ئەزمیر و ئیلح بە مەراسمێکی شکۆداریان بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوە بردووە و دەقی داخوازیەکانیان لە بڕیارنامەکانیاندا خوێندوێتەوە. بەڵام لە شاری ئیستانبول هێزەکانی پۆلیس ڕێگەیان نەداوە بەشداربووانی مەراسمی ڕۆژی جیهانی کرێکار لە مەیدانی تەقسیم کۆ ببنەوە و دەیان کەس دەست بەسەر کراوە. لە شاری ئانکاراش مەراسمی ڕۆژی ئەوەڵی مەی وێڕای هەڕەشەکانی دەوڵەت بە بەشداری بەرینی کرێکاران و نوێنەر و لایەنگرانی حیزبە چەپەکان بەڕێوە چووە و دژ بە سیاسەتەکانی دەوڵەت دوورش موترایەوە.
کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نێشەکەری حوتەپە لە شوش. ڕۆژی چوارشەممە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە شرکەتی نێشەکەری حوتەپە کۆبوونەوە. بەشداربووانی ئەو مەراسمە وێڕای شەرمەزارکردنی هەڵسوکەوتی حکوومەت لە ئاسکرێکاران و ژنانی کۆمەلگا دەقی داخوازی کرێکارانیان لە قەتنامەیەکدا خوێندەوە و ئیبراهیم عەباسی منجەزی نێونەری کرێکارانی حەفتەپە لەسەر بارودۆخی کرێکاران و بایەخنەدانی دەوڵەت بە کێشە و گرفتەکان قسە و باسێکی پێشکەش بە ئامادەبووان کرد. کرێکارانی ناڕازی خوازیاری گەڕانەوەی ئیسماعیل بەخشی بۆ سەرکار، ئازادی هەموو زیندانیانی سیاسی، چالاکانی سنفی و کرێکاری هەروەها چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. بڵاوکردنی تراکت بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەممە و هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار چالاکانی چەپ و کۆمۆنیست لە شارەکانی ئیسفەهان، تاران و کەرەج تراکتیان بە مەزموونی شەڕی چریکی دژ بە دەسەڵاتی سەرمایەداری ئیسلامی بڵاو کردەوە. بەشداربووانی ئەو چالاکیانە وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی کرێکار لە هەموو کرێکارانی ئێران و جیهان، خوازیاری یەکگرتووی و یەکڕێزی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ دەسەڵاتی کۆنەپەرست و گەندەڵی ئیسلامی بوون. تێکۆشەرانی چەپ و کۆمۆنیست داوایان کرد هەموو بەندکراوانی سیاسی ئازاد بکرێن، سزای ئیعدام ڕابگیرێت و لە دروشمەکانیاندا بانگەشەی شەڕی چەکداری دژ بە نێونەرانی سەرمایەداری جیهانیان لە ئێران کرد. لەسەر کاردوورخستنەوەی دوو معەلم لە کاشمەر و کەرەج. بەپێی راپۆرتی شۆڕای سنفی فەرەنگیانی ئێران، دوو ئەندامی ئەو ڕێکخراوەیە لە شارەکانی کاشمێر و کەرەج بە ناوەکانی محەممەد عەبدینی و بۆیوک لازمی لەسەر کار دوورخراونەتەوە. بەپێی راپۆرتە محەممەد عەبدینی لەسەر سکاڵای ئیدارەی ئیتلاعاتی کاشمەر و لەلایەن دادگای گشتی و ئینقلابی بەردەستکەن بە تۆمەتی بڵاوکردنی پڕۆپاگەندە دژ بە نیزام بۆ ماوەی 5 ساڵ لەسەر کارەکەی دوورخراوەتەوە. لەلایەکی دیکەوە بۆیوک لازمی معەلمی خەڵکی کەرەج بە 24 ساڵ پێشینەی کاریەوە لەلایەن دەستەی بەڕێنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئامۆزش و پەروەرش بە تۆمەتی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی فەرەنگیان بۆ ماوەی 6 مانگ لە کارەکەی دوورخراوەتەوە. لە سێدارەدانی حەوت بەندکراو لە چەند زیندانی ئێران. ڕۆژی چوارشەممە حکمی ئیعدامی 5 بەندکراو لەوانە زیندانیەکی کورد لە بەندیخانەی قزل حەساری کەرەج هەروەها دوو بەندکراو لە زیندانەکانی قوم و خوڕەمەبات جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان بەیانی ڕۆژی چوارشەممە 5 بەندکراو بەناوەکانی ئەنوەر خزری بەندکراوی بیرمەندی کورد، فەرزاد گەراوەند، مەجید بەراتی، ڕەزا شیرزەهی و مەجید هۆژەبەری بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانی قزل حەساری کەرەج جێبەجێکرا. هەمان ڕۆژ دوو بەندکراوی دیکە بەناوەکانی موسا فازڵی و سەعید ئیمانی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی قوم و خوڕەمەبات لە سێدارەدراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ڕۆژی جیهانی کرێکار لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی چوارشەممە کرێکاران و زەحمەتکێشان، ئەندامان و لایەنگرانی حیزبە چەپ و سۆسیالیستەکان، هەروەها ئازادی خوازانی ئانارشیست و فێمینیست لە وڵاتانی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، ئاڵمان، کانەدا، دانمارک، هۆلەند، ئیتالیا، ئیسپانیا، سوئێد، فەنلاند، نۆروێژ و لەهستان و چەند وڵاتی دیکە بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێ لەگەڵ لایەنگرانی حیزبەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن و ئێرانیانی ئازادی خواست بەشداری بەرینیان لە ڕێپێوانەکانی ڕۆژی جیهانی کرێکار بووە. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی و قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شانی باسەکە لە وڵاتی فەڕەنسا لایەنگرانی فلستینیش پەیوەست بە خۆپیشاندانی ڕۆژی جیهانی کرێکار بوون، بەڵام لەلایەن پۆلیسەوە هێرشکرایە سەریان و چەند کەس دەست بەسەرکران. هەروەها لە ئەمریکا کرێکاران پشتیوانی خۆیان لە بزوتنەوەی خوێندکارانی دژبەری شەردەر دەربڕی و خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوو. بەڵازدان و خۆشەویستان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا، فەرموون بۆ بینینی درێژە بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە.